خێرخوازانی بەڕێز ئەمە کۆگاکانی کارگەی حیجاز و خۆشەیە کە کاری لە قوتونانەکە ئەنجامەدا و ئێمە دەستخۆشی لە ڕێکخراوی تەریق الحیات دەکەین کە هاوکارمان بوو لە جێبەجێکردنی ئەم پرۆژەی لە قوتونانە دەستخۆشیان لەکەین. خێرخوازان ئەمە ئەیبینن قوربانیەکانی ئێوەیە کە لە وڵاتی هیندستان کراوە بە بەڕات هاتووە ئێستش لە بەڕان درراوە دانراوە کە ئەیبینن ئینشاءڵڵا بە مەرحەلە ئەیبینین مەرحەلەیەکی ترکە ئەیبین بۆ ناو کارگە و بۆ لە قوتونان. بەڵێ خێرخوازانی بەڕێز وەکو ئاماژەمان پێدا ئەمە قوربانیەکانی دەستگای خێرخوازی بەخشینە کە لە وڵاتی هیندستان ئەنجام دراوە. ئەمڕۆ وەک ئەبینن لە وڵاتی ئەردەن دەست دەکەین بە لە قوتونان و ئامادەکردنی کە لە نزیکترین دەرفەتە ئینشاڵڵا بیگەینە خەڵکی برسیکرا و کەس و کارمان لە وڵاتی لە غەزە. ئێمە ئێستا لە وڵاتی ئەردەنین وەکو ئاماژەم پێکرد لە کاتی دیاریکراوی شەرعی کە ئەیامت تەشریقە ئێمە قوربانیەکانمان ئەنجام داوە لە وڵاتی هیندستان و قوربانیەکان خراوەتە بەڕادەوە ئێستاش ئامادەیە بۆ ئەوەی کە لە توپەت بکرێ و مەرحەلەکانی تر کە پێتان ئاشناکەین تەمەن کاتی دیاریکراوی شەرعی کە باسیەکەین ئەیامت تەشریقە کە ئێمە لەو کاتەیە قوربانیەکانمان کردو. ئەو کارگەیە ئەمڕۆ بۆ دەستگای خێرخوازی بەخشین کار دەکات لەگەڵمان بن بۆ بەشەکانی تری ئەم کارگەیە و ئامادەکردنی گۆشتی قوربانی کە لە هیندستان ئەنجاممان داوە و لە قوتونان و ناردنی بۆ برایانمان کەس و کارمان لە غەزە. یعنی گۆشتێکی زێر ڕێکوپێکە گۆشتێکی زۆر جوانە جوان ئامادەکراوە لەوێ پاکراوەتەوە بەڕاستی گۆشتێکی زۆر ڕێکوپێک و گۆشتێکی زۆر جوانە جوان پاکراوەتەوە لە بڵێن لە وڵاتی هیندستان لیژنەیەکمان تەمەن لەوەیە لیژنێکمان لێ سەرپەرشتی کردووە جوان ئامادەی کردووە ئینجا هێنراوە بۆ ئەم کارگەی لە قوتونانە. دەستان خۆش بێ خی گەورە خێری خێرخوازان بنووسێ. خێرخوازانی بەڕێز ئەم قوربانیانەی ئێوە ئەنجامتاندان لە وڵاتی هیندستان ئەوە مەرحەلەی دووەمیەتی کە دوای ئەوەی بە بەستووی ئەکرێتە ناو جیازە ئەم جیهازە جیازی قیمەکردنە قیمەیەکە لە دووپەتیەکە بەم شێوازە ئامادەیەکە بۆ مەراحلەکانی تر بۆی ئامادە بکرێ و لە قوتوو بندرێ بە شێوازێکی زۆر ڕێکوپێک و جوان بە شێوازێکی زۆر پاک و تەمیز کرێکارەکان با بڵێن هەموو بە شێوازێکی زۆر پاک و تەمیز زۆر تەندروست شتەکە ئامادەکەم چی ئەم کارگەیە گەورەترین کارگەیە لە وڵاتی ئەردەن لە شاری عەمان گەورەترین کارگەی لە قوتونانە. دەستگا خێرخوازیەکان هەمووی لەم کارگەیە ئەم کارە ئەنجامەدەن لە قوتونان. بەڵێ بەڕێزان ئەم بۆکۆی بینن قیمێکی زۆر پاک و تەمیز پاکراوە بە جوانی دیارە دوای ئەوەی یان بە قیمە لە توپەتکردنی ئەهێنرێتە ئەو بەشە کە 80 پلەی سەدی بۆ مدەی 45 دقیقە تا سەعاتێک ئەکوڵێندرێ لێرە. ئەمە کوڵانی یەکەمە بۆ ئەوەی پێداویستەکانی تێکرێ وەکو خێ و بەهارات و پێداویستانەی
بەڵێ بەڕێزان ئەمە پێداویستەکانە کە تەیەکە لە هەر سندوقێک کەدایان ناوە 200 کیلۆیە پێوانە کراوە وڵێن چەندی پێداویستی بڵێن لە خوێ لە بەهاراتەیەکرێ و ئێستا ئیزافەیەکرێ و جوان تێکەڵەکرێ بۆی ئامادەی تەواوی هەبێ بۆ لە قوتونە ئەمە ئەم پێداویستیانەیە کە ئامادە کراوە دیارە هەر سندوقێک بڵێن خۆیان دیاریان کردو ئەم سندوقا چەندی پێویستە بۆیان ئامادە کردو و ڕاستەخۆ تێکەن و لەم ئامێرە بە جوانی تێکەڵیەکە و ئامادە بێ بۆ لە قوتونان ئەم پێداویستیانە بەشی سندوقێکە لەو سندوقانە کە 200 کیلۆ قیمەی ئامادەکراوە پێداویستەکانیان تەواو تێکردو و ئێستا تێکەڵەکرێ بۆی ئامادە بێ بۆ لە قوتونان لۆگۆی دەستگای خێرخوازی بەخشی قوتووەکان ئامادەکراوە لە سەرەتای دەستپێکردنی شکارەکەەوە دەست پێەکەی کە چۆن گۆشتەکان ورد دەکرێ و ئەقڵێندرێ بە چەند مەرحەلەیەک ئینجا لە قوتوو ئەندرێ و دوای ئەوە ئەکرێتە کارتۆنەوە و ئامادە ئەکرێ بۆ شەحنکردن بۆ ناردنی بۆ غەز لێرە گۆشتەکە کە بە تەواوی نەکوڵێنراوە وەک باسیەکەن ئینشاڵڵە بە تەواوی نەکوڵێنراوە 80 پلەیە 340 غرام گۆشتی ئامادەکراوی تێکرێت کە گۆشتەکە خوا کراوەتەوە لە هەموو ئێسقان و هەموو پیسێک پاکراوەتەوە و بەشێکی کوڵاندنەکەی تەواو بووە خۆی ئەکرێتە دوو بەش بەشێکی تر دوای ئەوەی کە قەپاغەکەشی ئەخرێتە سەر و تعلیب بەکرێ بە تەواوی لە قوتووە درە بە تەواوی بەشەکەی تر دوای ئەوە کوڵانەکەی تر دەست پێکە ئەم بەشیان 80 پلەیە بەشی یەکەم بەشی دووەم 120 پلەیە ئامادە ئەکرێ بەم شێوازە 340 غرام گۆشتی ئامادەکراو کە لە هەموو پێداویستیەکان کوێ و بەهارات و هەموو شتێکی تێکراوە کە لەوێ باسیەکەین کە چۆن ئامادەکرێ لێ حازرەکرێ نیوە کوڵ کراوە کوڵانی تەواو 80 پلەیە لێرەش وەگە بینن کوەکان داخرێ تعبیعەی تەواو لێرە ئەکرێ لە قوتونانەکە لێرە مەرحەلەی کۆتاییە قەپاغەکەشی دەسەر داخرێ و کۆتایی پێدێ لێرە گۆشتەکان ئامادەن بەڵام یەک مەرحەلەی تری کوڵانی ماوە کە مەرحەلەی 120 پلەیە مەرحەلەی 80 پلەکەیتەوە بۆ 120 پلەکەی ماوە دوای لە قوتونان ئەقڵێندرێ بە تەواوی بە شێوازێکی زۆر ڕێکوپێک بە شێوازێکی زۆر تەندروست ئامادە دەکرێت ئێستا لە قوتوندراوەکە بە تەواوی ئامادە بووە ئامادەکراوە لە قوتوندراوە کە بستکراوە بەڵام وەک باسمان کرد یەک مەرحەلەی تری ماوە کە لەم سندوقەدا ئەندرێ ئەکرێتە ناو بخارەکە جارێکی تر لەوێ 80 پلە کوڵێندراوە و جارێکی تر 120 پلەی ترە کوڵێندرێ لێرە تەنها ئەو مەرحەلەی ماوە دوای ئەوە دەست دەکرێت بە لە کارتۆنان و ئامادەیە بۆ بەکارهێنان طبعا ئەمە بە ساردی و بە گەرمی ئەخورێ ڕێک ئەتوانی هەڵی بچڕی بە ساردیش ئاساییە ئەتوانی بەکاری بێنی
بەڵێ بەڕێزانکو باسمان کرد ئەمە توی ئامادەکراوە بەڵام ئاخیر هەنگاوی ماوە کە 120 پلەیە زیاتر لە 3 سەعات ئاخرێتە ئەم فڕنە سەژەقینەوە فڕنەوە بۆی ئەم کۆتا هەنگاو کە 3 سەعات لەو فڕنەیە ئەمینێتەوە وەکو لە پێشترا باسمان کرد وتمان ئەم بەشەی تر کوڵانەکەی تر هەشتا پلەیە هەشتا پلەی سەدیە 45 دقیقە بۆ سەعاتێکە بەڵام ئەمە 120 پلەیە زیاتر لە 3 سەعات لەو فڕنە ئەبینێتەوە ئەمە کۆتا مەرحەلەیەتی دوای ئەوە ئامادە ئەکرێ بۆی لە کارتۆن بکرێت بەڵێ بەڕێزان دیارە ئەمە دوای ئەم 3 سەعاتە کە لەم فڕنەندرا ئێستا دەرەکرێ بۆ ئەوەی ئەمە کۆتا مەرحەلەیە بۆ ئەوەی تر بکرێتە کارتۆنەوە و ئامادەکرێ لە کۆنتێنەرێکە ئیشاڵڵا لە نزیکترین دەرفەتە بیگەینن بە کەسوکارمان بۆ کەسوکاری برسیکراومان لە خەزا خێر خوازانی بەڕێز ئەمە خێر و قوربانیەکانی ئێوەیە دەستگای بەخشین سەرپەرشتیەکە هەنگاو بە هەنگاو تا ئەگاتە دەستی خەڵکی برسیکراوی غەزا. بەڕێزان ئەمە کۆتا مەرحەلەیە کە باسمان کرد بەو شێوازە قوتوەکان کە تایبەتە بە دەستگای خێرخوازی بەخشین لێرە هێنی لێدرێ بەرواری لێدرێ بەرواری تەعبیئە بەرواری لە قوتونان و بەرواری بەسەرچوون دیارە ئەم قوتووە بۆ مدەی 3 ساڵ ئەتوانی هەڵگیرە لە شوێنی تایبەتە کە شوێنی تایبەتمان بۆ دیاری کردووە هەر لە شاری عەمان دیارەی من ڕێککەوتوین لەگەڵ هەیئەی خەیری هاشمی کە لەگەڵ ئەوانە بتوانین کۆنتێنەرێک لەم گۆشتە قوتووە و کۆنتێنەرێک لە سەبەتەی خۆراک بگەینین بە کەسوکارمان لە غەزا لەگەڵمان بن ئەمە دوای ئەوەی کە لە قوتوواندرێ ئێستا ئینشاڵڵا ئامادەیەکەین ناو کارتۆنی دەستگای خێرخوازی بەخشین. بەڵێ خێرخوازانی بەڕێز دیارە ئەمە کۆتا مەرحەلەی لە قوتونانەکەیە لە گۆشتی قوربانیەکانی دەستگای خێرخوازی بەخشین دیارە ئەمە کۆتا مەرحەلەیە دوای ئەوەی کە هەموو مەرحەلەکانی تەواو بوو ئەمە دوای مەرحەلەیە کە ئەکرێتە کارتۆن و لەزگا ئەکرێ و ئامادەیە بۆ ناردن وەکو باسمان کرد کە ئێمە لەگەڵ هەیئەی خەیری هاشمی ئەردەنی ڕێککەوتوین کە ئینشاءڵڵا لە دەرفەتێکی نزیکە بتوانین بیگەینینە کەسوکارمان لە غەزا ڕێککەوتون ئینشاءڵڵا لەگەڵیان کە بتوانین چەند کۆنتێنەرێکیش لە خۆراکیان بۆ بنێرین سەبەتەی خۆراک لەگەڵ ئەم گۆشتە ئامادەکراوە ئەو گۆشتە لە قوتونانە ئینشاءڵڵا بتوانین لە دەرفەتێکی زۆر نزیکە بیگەینینە خەڵکی برسیکراوی غەزا کەسوکارمان لە غەزا خوای گەورە خێرتان بنووسێ خوای گەورە ئەجر و پاداشتان بداتەوە ئێوە ببەخشن بە دەستگای خێرخوازی بەخشین ئێمە بەو شێوازە سەرپەرشتیەکەین و بەو شێوازە لە خزمەتی هەژاران و فەقیران و لێ قەوماوانی ناوخۆ و دەرەوە و بە دیاریکراوی خەڵکی غەزە دەبین دوای ئەوەی هەموو مەرحەلەکان تەواو بوو ئەمە کۆتا مەرحەلەیە کە لە کارتۆنی دەستگای خێرخوازی بەخشین ئەندرێ و ئامادەکراوی تەواوە بۆی بگاتە کەسوکارمان لە غەزا هەموو مەرحەلەکانی تەواو کردەوە گۆشتێکی کوڵاو و ئامادەیە کە بۆ بەکارهێنان هیچ شتێکی پێویست نییە هەتا بە ساردی و بە گەرمیش دەتوانین بەکاری بێنی
خێرخوازان ئەمە گۆشتی قوربانیەکە بوو کە لە هندستان ئەنجامتاندا خوای گەورە ئەجر پاداشتان داتەوە دەستان خۆش بێ خوای گەورە خێرتان بنووسێ ئینشاءڵڵا ئێمە سەرپەرشتی ئەکەین و تا ئەگاتە دەستی کەسوکارمان لە وڵاتی غەزە. دوای تەوابوونی یەکێکتر لە بالێتەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەکرێتە نێو مەخزنەوە بۆی ئامادە بکرێت ئینشاءڵڵا بە زووترین کات بە کۆنتێنەرێک ڕەوانەی غەزە بکرێت ئینشاءڵڵا. یەکێکتر لە کۆنتێنەرەکانی لە بالێتەکانی دەستگای بەخشین ئامادەکراوە وەکوە بینن بالێتەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئامادەکراوە بۆیە لێرەدانراوە ئینشاءڵڵا لە کاتێکی نزیکە بەتەمان شاحنەمان بۆ گرتو ئینشاءڵڵا بارەکرێ و بیگەینین بە غەزە ئینشاءڵڵا. پاش ئامادەکردنی و لە قوتونانی قوربانیەکانی دەستگای خێرخوازی بەخشین دوای ئامادەکردنی ئێستا لە ڕێگای ئەو شاحینەوە کە ئامادەمان کردووە بەڕێیەکەین بۆ سنوورەکان گۆشتی قوتووی ئامادەکراو لەگەڵ چەند شاحینەیەکی سەبەتەی خۆراک ئینشاءڵڵا ئامادەیەکەین کە بەڕێیکەین بەلەو غەزە و بەیانی ئینشاءڵڵا شاحینەکەی تر کە شاحینەیەکی خۆراکی وشکێ ئامادەیەکەین بەیانی بەڕێیەکەی ئینشاءڵڵا بۆ غەزە.